دەمەوێت لاگەڵ میوانەکەم زیاتر باسیەم بابەتە بکەین ئەویش پرسی هێزەکانی پێشمەرگەیە لە هەرێمی کوردستاندا دەمێکێ باز لەوە دەکرێت کە چاکسازیە کرێت لە هێزی پێشمەرگەیە چ لە ڕووی ڕەوشیانەوە چ لە ڕووی مافیانەوە چ لە ڕووی ئەو پێشمەرگانی کە شەهید بوون لە شەڕ جیاوازەکاندا شەڕی داعش بە یاخود پێشتیش دەزانین هێزی پێشمەرگە ڕۆڵی بەرچیان هەبوو لە کۆمەڵێک شەڕی دیکەیە کە بەداخەوە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە لەسەر ئەم بابەتە ئەو پێشمەرگانی شەهید بوون بۆ کە سوکارەکانیان چی کرا و هەروە یەکخستنەوەی وەزارەتی پێشمەرگە چی کردو بۆی خستنەوەی لیوا هاوبەشەکانی پێشمەرگە و هێزی پێشمەرگە بە شێوەیەکی گشتی موچەکانیان پلەبەرزکردن کۆمەڵێک بابەتی دیکە من میوانێکم دەبێت گفتوەکانم لەگەڵ ئەو دەست پێ دەکەم و پرسیارەکانم زیاتر ئاڕاستەی و دەکەم بەڕێز عەمید ئەحمەد لەتیف کە بەڕێزیان لێ پرسیاوی ڕاگەیاندن و وشیاری نیشتیمانی ڕاستەخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی منن بەڕێز کاک ئەحمەد زۆر سپاس بۆ ئامادەبوونت ماندوو نەبیت دەمەوێت لەسەر پرسی چاکسازی لە هێزەکانی پێشمەرگەیە ئەو بزانم کە کەی دەست دەکرێت بە چاکسازیەکە و لە ئێستا چی کراوە هەنگاوە جدیەکان بۆ چاکسازیەکە کە ماوەیەکی زۆر باسی لێەوە دەکرێت. سپاس سڵاو لە ئێوە لە بینەران درود بۆ گیانی پاکێم و شەیدان سڵاو لە هێزی پێشمەرگە. چاکسازی ماوەی ساڵێک زیاترە 2 ساڵە بە سەرپەرشتی هێزەکانی هاوپەیمانان بە تایبەتی ئەمریکا، ئەڵمانیا، بەریتانیا، هۆڵندا ئەمانە هەمیشە لەسەر هێڵن بۆ ئەوەی ئێمە لە ناو هێزی پێشمەرگەدا لە ناو وەزارەتی پێشمەرگەوە هێزەکانی هەفتاوەشتایە چاکسازی بکەین. ئەو چاکسازیە کۆمەڵێ بوار ئەگرێتەوە لە ڕێکخستنەوەی هێزی پێشمەرگەوە لە کۆکردنەوەیان لەژێر چەتری وەزارەتی پێشمەرگە. ئێمە خۆمان من کە لە هێزەکانی هەفتام بەپیر ئەو بانگەوازەوە زۆر بە پەرۆشەوە پشتگیریمان کردووە و کارمان لەسەر کردووە. لەوەی کە کراوە لە ناو وەزارەتی پێشمەرگە ئێمە تیمی خۆمان گۆڕیوە کە ئێستا تیمێکی توانم بڵم گەنج و ئەکادیمی شارەزا لە بوارەکە و ئەو بەڕێزانەی پێشتر چەند ساڵە کاریان کردووە خزمەتیان کردووە بەڕێزەوە ئەوانە گەڕاونەتەوە لەوێ هەندێکیان خانەنشین بوون و ڕنج و ماندووبوونی ئەوان شایانی ڕێز و تەقدیرە بەڕاستی بەڵام ئیتر وە ئەخوازەیە کە ئەم گۆڕانکاریانە بکرێت جگەل لەوە لە ناو هێزەکانی هەفتاشە بە هەمان شێوە ماوەی 6 مانگ ئەبێ کە تیمێکی تازەی ئەکادیمی پسپۆر لە ناو فەرماندەی هێزەکانی هەفتا ڕێکخراون ئەوان ئێستا کار ئەەکەن و بە هەمان شێوە ئەم چاکسازیە ئەم ڕێکخستنەوەیە بۆ ناو لیواکانی هێزی پێشمەرگەش دابەزیوە. ئێمە لە ماوەی 6 مانگی ڕابردووە توانراوە کۆمەڵە لەو هێزانە ڕێک بخرێن و ئامادە بکرێن بۆ ئەوەی بچنەوە سەر وەزارەتی پێشمەرگە. لەوانە هێزەکانی پشتیوانی دوو کە ژمارەیەکی باشون و ئەوانە چەکی قورس و پشتیوانیان پێ بووە. ژمارەیان چەند دەبێت؟ بە ژمارەیەکی زۆرن خراونتە سەر وەزارەتی پێشمەرگە. جگەلەوە دوو لیوای کەشمان بە هەمان شێوە ئەوانشی خراونتە سەر وەزارەتی پێشمەرگە لیوایەکیان فەرمانەکەی دەرچووە ئەوی کەشیان لەم ڕۆژانەدا دەرەچێت. دوایەوە چەند لیوا دەمێنێت؟ جگەلەوە دوو لیوای کەشمان ئێستا ئامادەیە بە هەمان شێوە لەسەر ئەو سیستەمەی کە لە وەزارەتی پێشمەرگە هەیە ینی میلاکی وەزارەتی پێشمەرگە بۆ لیواکان چۆنە بە هەمان شێوە وامان کردو ئێمە پێشتر فەرماندەی لیواکانمان هەمووی پلەکانیان لیوا بووە بەڵام ئێستا هەمووی کراوە بە عەمید بەپێی سیستمەکەی وەزارەتی پێشمەرگە و هەیکەلی وەزارەتی پێشمەرگە چۆنە لە سیستەمی 4 فۆجیە کردومانە بە 3 فۆجی و ژمارەیان وەکو ژمارەی لیواکانی وەزارەتی پێشمەرگەی لێکراوە گوێزراونەتەوە سەر وەزارەتی پێشمەرگە دوای ئەوەی مەشقیان پێکراوە و ئامار کراون بە شێوەیەکی ڕێکوپێک ئامادەکراون خراونتە سەر وەزارەتی پێشمەرگە. هەر لە بواری ئەم چاکسازی ئێمە لە هێزەکانی هەفتا ئێستا کارکردن بە سیستەمێکی دیجیتاڵی ئەبێ. ئەم سیستەمە دیجیتاڵی سیستەمێکی نوێی جیهانە لە سوپاکانی جیهانە بەکاردێت کە زیاتر ڕۆلی بەرید و وەرەقە و ئەمانە نامێنێت پەیوەندیەکان خێراترە بن ڕۆتین کەمە بێتەوە و ئیشکردن تایە زۆر پێشکەوتووە بێ. ئەم سیستەمە ئێستا لە کارکردنای وە کۆمەڵێ بەرنامە و هەنگاوی بۆ نراوە بۆ ئیشکردن لەسەری. هەروەها لە ناو هێزەکانی هەفتای ئێمە لە مانگی یەکەوە دەستمان کردو بە مەشقکردن بە لیواکان. زۆربەی لیواکانمان مەشقیان پێکراوە و لە بنکەکانی مەشقا ماونەتەوە و هەوڵمان داوە کە لە ڕووی
چۆنایەتیەوە گەشیان پێ بدەین لە ڕووی لیاقەی بەدەنی هێزەکەمانەوە کە ماوەیەکی زۆر بووە لە شەڕ و ئەوانە دابراوە دیسان لیاقەی بۆ دروست بکرێتەوە و بتوانێت هێزەکە توانای بەرگەگرتن تەحملی هەبێت و کار بکات وە شارەزا بکرێ بە مەشقی نوێ جگە لەوە مەشقکردن لەسەر چەکەکانی نوێ کە ئەمانە هەمووی لەسەر ئەرکی خۆمان و بە پشتیوانی هاوپەیمانان کە بەردەوام سەردانیان کردوین خۆشحاڵی خۆیان بەم هەنگاوانەی ئێمە دەربڕیوە و توانیمانە بەم شێوەیە ئامادەیان بکەین جگەلەوە کە لە ئەمانە بەداخەوە ئەتوانم بڵێم حکوومەت لە ڕووی پاڵپشتی داراییەوە وەک پێویست نەهاتوو بەدەمانەوە لەسەر پرسی پاڵپشتی داراییەکە دواتر دێمە سەرم بابەتە بەڵام دەمێ بزانم کە دەڵێن هێزەکانی هەفتە هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان باسی لێەوە دەکرێت کە دەڵێن هێزەکانی هێشتا پارتی دیموکراتی کوردستان باسی لێەوە دەکرێت کە بەرپرسیاری سەرەکیین لە ڕێکخستنەوەیان لە ڕووی داراییەوە لە ڕووی ئاراستەکردنیان کۆمەڵێک بابەتی دیکە پێویستە دوجار بگەڕێنەوە لە ڕووی ئیداریەوە بگەڕێنەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردایەتی دەمەوێت بزانم یەکێتی نیشتیمانی کوردستان لەم چاکسازیانەیە چی دەڵێت دەنگی ئەو چێ لە چاکسازیەکانی کە وەزارەت بەنیازە بیکات و جەنابیشتان باستان لەو چاکسازیانە کردووە بە دڵنیایی ئەتوانم بڵێم پاڵپشتی یەکەمی ئەم چاکسازیانە پشتیوانی سەرەکیمان بۆ ئەم چاکسازیانە یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردایەتەکەیەوە ئەتوانم بڵێم شەخصی سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی بووە کە بەڕێزیان هەمیشە لە نزیکەوە سەرپەرشتی چاکسازیەکەی کردووە و سەردانی کردوین لە ناو هێزەکانە بووە بەردەوامیش پشتیوانی دارایی پێشکەشەکە بۆ ئەو هەنگاوانەی کە پێویستە ئەوەی کە حکوومەت بۆی نەکردوین ئەوەی کە وەزارەتی پێشمەرگە بۆی نەکردوین بەڕاستی ئەو لەو بارەوە دەست و قاو نەبووە و توانیوێتی گەشەیەکی چۆنایەتی زۆر باش بە هێزی پێشمەرگە بدا و بێکێتە هێزێکی مەشق دیدا و لە هەمووی گرنگتر ئێمە لەم ماوەیەدا ئیتر هێزێک نەماوە هێزی کەسی بێت ئەمانە کۆتایی پێک هاتووە ئێستا هێزەکان ئەتوانین بڵین هەمووی لە ژێرچەتی هێزەکانی هەفتە و لە ژێرچەتی وەزارەتی پێشمەرگەیە ڕێک خراونەتەوە یەک خراونەتەوە هیچ هێزێک نەماوە کە بە شێوەی متەفەریقە لە ژێر فەرمانی کەسێک دابێ دەستگایەک دابێ شوێنێک دابێ لەم شێوە هێزەبان ئێستا نەماوە و هێزەکان ئێستا هەمووی لەژێر کۆنتترۆلدایە باش دەزین لە ماوەی ساڵانی ڕابردووە هەرێمی کوردستان ڕاستە ڕەگە کاریگەریە ئابوووریەکە جیهانی گرێت و بەڵام هەرێمی کوردستان بۆی شەڕی داعش و کۆمەڵێک بابەتی دیکە ڕوبەڕووی قەیرانی دارایی بووە و بەخۆشحاڵی و ئێستا گۆڕانکاریە گەبینین لە ڕووی داراییەوە چی بۆ هێزەکانی پێشبەرگە کرا و ئەم چاکسازیانە بێگومان پێویستی لە ڕووی ئابووری و داراییە و پێویستی بە جۆرێک لە جوڵە و هێزی پشتیوانی دەبێت لە ڕۆدارایەکەوە دەڵم لەم بابەتەیە تا چەند ڕچاوی دارایی هێزی پێشمەرگی هەفتا کراوە جنابتان وردەکاری بابەتەکان دەزانین هێزی پێشمەرگی پێویستی بچێت لە ڕووی داراییشەوە هێزی پێشمەرگە بەردەوام ڕۆژانە پێویستی بەوەیە کە لە ڕووی داراییەوە پشتیوانی بکرێ وە گوتم بەداخەوە حکوومەت هەموو شتێکی بۆ نەکردوین یاخود وەکو پێویستیش ئەوەی بۆ نەکردوین تاکو ئێستا هێزی پێشمەرگەی ئێمە لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی چەکەوە نەتوانراوە بە چەکی وەزارەتی پێشمەرگە یاخود بە چەکی حکوومەت بە بەرجی حکوومەت پۆشتە بکرێتەوە سەنگەرەکانمان زوربیان ئەتوانین بڕێن ئەو پشتیوانیانیان کاکرێئی بەڕاستی لەم سنوورەدایەکێتی نیشتیمانی کوردستان ئامێرەکانی سەنگەرسازی بۆ ئامادەکردوین لە شۆفڵە لە گرێدەرە لە حەفارەیە لە پێداویستیەکانی سەنگەرسازیە یعنی وەکو پێویست نەتوانراوە بۆیان دابین بکرێ بەڵکو ئەو پاڵپشتیە زیاتر یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی دابین کردوین بۆ هێزەکانمان و تاکو ئێستاش هێزی پێشمەرگە وەکو پێویست بەڕاستی خزمەت دەکراوە چی لە ڕووی شایستەدارایەکانی بژێوی خۆی چی وەکو چەکی مۆدێرن بۆی دابین نەکراوە بست لەسەر ئاستی حکومیە کە خزمەت بەڵێ لەسەر ئاستی حکومی بۆی نەکراوە تاکو ئێستا مەسەڵەن وەزارەتی پێشمەرگە بەرجی پێشمەرگەی نەداوە پێشمەرگە خۆی بەڕاستی جلی بۆ خۆی کردیوە ئێستا ئەوەی کە جویان لێمە هێزی پێشمەرگە ئەمە هەموو ئەزانن چەکیش مەگە چەکی قورس ئێمە لە وەزارەتی پێشمەرگە لە حکومەت وەرگیرا بێت و ئیلا چەکی ساڵانی زوو پێشمەرگە کە هاتۆ بە چکی خۆی هاتۆ تاکو ئێستا ئەو چەکەی پێ نەتوانراوە وەکو پێویست چەکی پێویست دابین بکرێ ناڵێم نەکراوە
بەڵام هەمووی نەکراوە هەمووی ئەوە نیە چێکی درابێتە و چێکی مۆدرن و تازەی درابێتێ بەداخەوە ینی ئەوانە جگەلەوە لە پلە بەرزکردنەوە وەکو خۆتان لە هەواڵەکانە ئەبیستن پلە بەرزکردنەوەی ئەفسەران ئی ساڵی 2010 تازە دێتەوە ئەویش ئی وەزارەتی پێشمەرگە هێشتا ئی هەفتا و هەشتا نەهاتوێتەوە باشە لەم سازیانیان پلە بەرزکردنەوەی ژەکرێتەوە دەبێت بیگرێتەوە دەبێت ئەوەی کە تۆ ئەرکەکان دیاری ئەکرێت ئەرکی هێزی پێشمەرگە دیاریەکرێت دەبێت مافەکانیش لەگەڵ یا دابین بکرێت هێزی پێشمەرگە کاتێک ئەفسەرێکە پلە بەرزکردنەوەکەی دواکەوێ ئەو مانگانە چەندین زەرەر ئەکات لە شایستە داراییەکانی چونکە هەموو پلەیەک شایستەی دارایی زیاترە ینی موچەکەی زیاکە کە پلەکەی بەرز نەبووی ئەو موچەی لە شوێنی خۆی ئەمێنێتەوە ئێستا ساڵی 2022 تازە ئی 2010 دەکراوە بزانە چەند ساڵ دواکەوێ جگەلەوە لە کەمتەرخەمی یا خڕۆتین هەیە لە خانە نشینکردن پرۆسی خانە نشینکردێک کە چەند ساڵانی پێشوو وەستا بوو ئەمە ژوای کردووە خەڵکێکی زۆر کە دەبوو خانە نشین بکرایە تاکو ئێستا ماوەتەوە لە ناو هێزەکەیە خانە نشینەکەی ئێستا کاری بۆ ئۆکرێکە خانەنشینی هێزی پێشمەرگە دەست پێ بکاتەوە ئەوانەی کە تەمەنیان هەڵکشاوە بتوانن ئیتر خانە نشین بن و پشوویەک بدەن. باشە بەڕێز کاک ئەحمەد دەمەوێت لەسەر بابەتی ڕاهێنان بە هێزەکانی پێشمەرگە هەوڵێکەیە بۆی کە هێزی پێشمەرگە و کە هێزێکی نێودەوڵەتی چی دیکە مامەڵەی لەگەڵدا بکرێت ڕاهێنانەکان بە هێزی پێشمەرگە تاشن لەسەر ئاستێکی باڵا و ئاستێکی نێودەوڵەتیان. مەشق بە پێی سنفەکانی پێشمەرگە جیایە ئەنی ئەو مەشقەی کە گۆڕانکاریتان لە مشقەکان کردووە بەتەکیت هەندێک هێزمان هەیە هێزی کۆماندۆیە یان هێزی تایبەتە مەشقی ئەمانە مەشقی کۆماندۆیە و لەسەر ئاستێکی ستانداری جیهانیش پیانەکرێ چونکە لە لای ئێمە ئیتالیەکان هەندێک مەشقی تایبەتەکەن بە هێزی پێشمەرگە ئەڵمانیەکان بە هەمان شێوە ئەنی هاوپەیمانانی دژی داعش کە لە ناوچەکەن لەگەڵ هێزی پێشمەرگەیە هەماهەنگیمان هەیە بە تایبەتی ئەوانش بۆ مەشقیان بۆ هەندێک بواری تایبەت مەسەن لە ڕووی ئەندازەی سەربازیەوە هەڵگرتنی مینەکانەوە لە خۆلادان لە ئەو مینان و عبوە سفانەی کە تیرۆریستان داێنێن ئەمانە مەشقان پێکراوە یاخود چۆن مەشقکردن دابەزین بە لە کۆپتەرەوە یان مەشق لە شەڕی ناوشار شەڕی شاخ هەموو ئەمانە مەشق ئەکرێ بە هێزی پێشمەرگە و ئەوانە شێوەی مۆدێرنی کاری سەربازین مەشقی نوێیان پێکرێ بۆ ئەوەی شارەزا ببن بتوانن توانای جەنگی هێزی پێشمەرگە پەرەی پێ بدرێ و گەشەی پێ بدرێ و ئاستەکەی بەرز بکرێتەوە کە ئێستا ئێمە هاوپەیمانان لەگەڵ لەماندان زۆر رازین لەو شێوازی کارکردنی هێزی پێشمەرگە و وەرگرتنی زانست و زانستی سەربازی و فێربوونی ئەو مەشقەی کە ئەوان پێیان دەکەن. باشە لە ڕووی ئەم چاکسازیانەوە بە تایبەتی لە هێزەکانی هەفتە من باسی لێەوە دەکەم تا چەند دەستکراون بۆ چاکسازیەکان و بۆ پێدانی ئەو شایستانی کە تایبەتە بە پێشمەرگە بە لیوا جیاوازەکانەوە و کۆی موچە و خانە نشینی و لە ڕووی هێزی لۆجیستیکە ئەگەر داوای جۆرە جیاوازەکان بکەن لە ڕووی شێوازی نوێی لۆجیستی سەربازی و چەک و تەقەمەنی کە تایبەت بە هێزەکانی پێشمەرگە دەستکراون بۆ ئەم بابەتانە ئەو شایستانەی یاخود ئەو مافانەی هێزی پێشمەرگە بە یاسا دیاری کراوە ئەوە لە دەسەڵاتی ئێمەیان نییە پلە بەرزکردنەوەی ئەفسەران ئەمە خواستمانە بەڵام دەسەڵاتی ئێمە نییە چکە پلە بەرزکردنەوە دەبێ بچێتە وەزارەتی پێشمەرگە لێەوە بکرێ بۆ ئەنجومەنی وەزیران لێەوە بۆ سەرۆکایەتی هەرێم ئەمانە بە یاسا دیاری کراوە سەرۆکایەتی هەرێم کە ڕەزامەندی لەسەردا دیسان بۆ ڕێگەچکایە دێتەوە بۆ شوێنی خۆی کەواتە ئێمە ناتوانین پلەی ئەفسەر بەرزکەینەوە ئەوانە لە دەسەڵاتی ئێمە نییە یاخود ناتوانین موچە زیاب بکەین لە کاتێکاوە لە دەسەڵاتی ئێمە نییە بە هەمووی بە یاسا ڕێکخراوە و ئەبێت ڕێکارە یاسایەکیان بگیرێتە بەر بۆ ئەوەی ئەم مافانە بۆ پێشمەرگە دابین بکرێت ئێمە بەردەوام پشتیوانی ئەەکەین لەم مافانە بەڵام هەموو جارێکیش وەک خۆی نەکراوە. باش سەبارەت بۆ پێشمەرگانی کە لە شەڕی داعشا بەداخەوە شەهید بوون چی بۆ کەسوکارەکانیان کراوە لە ڕووی دیارە شایستەی دارایی و
کۆمەڵێک پرسی دیکە کە دەیانکرێتەوە ڕەنگە زۆرینیان لە چوو بێتنە نزیکی تەمەنی خانەنشینەوە گیانیان لە دەزابیان بە هەروە کارێک لە بەرەگاربوونی و شەڕی داعشە شەهید بوو بن. ئەوەش دیسان هەر بە یاسا ڕێکخراوە ئەوانەی کە شەهید بوون لە شەڕی داعشە کە ئەفسەر بوو بن بە پلەی باڵاتر شەهیدانیان بۆ بڕاوەتەوە و موچەکانیان خراوەتە سەر وەزارەتی دارایی و ئێستا ئەو موچانە وەرەگرن و هەندێک کە بۆ شەهید هەرچەنێکی بۆ بکەی هەر کەمە بەڵام ئەوەی کە کراوە لە پەرلەمانەوە خەڵاتێکیان ئەدرایە بڕێک پارە بوو و لە وەزارەتی پێشمەرگەشەوە بە هەمان شێوە بۆ پلەدارەکانیش بە هەمان شێوە دوو پلیان زیاتر ئەدانێ لەو پلەی کە خۆیان هەیان بۆ لە دوای شەهید بوونیان و ئێستا ئەوانە هەمووی شایستەدارەکانیان وەکو شەهید بۆ بەسراوە و خۆشمان وەکو هێزەکانی هەفتا بۆ ماڵە شەهیدەکان هەمووی زەویان دراوە تێبەڕاستی شەهیدانی شەڕی داعش زەویان وەرگرتووە و پێیان دراوە و بۆ زۆری بریندارەکانی شەڕی داعشی هەر زەویان پێداون بەڵام هەمووی دیارە بەری نەکەوتەوە تاکو ئێستا بریندارەکان بەڵام شەهیدەکان هەموو وەریان باشە لە ماوەی 2 ساڵی پێکردانی حکوومەتی کابینەی نۆ کابینەی حکوومەتی هەرێمی کوردستاندا لە ڕووی ئەو چەکانە و پێداویستە لۆجیستیانی کە پێویستە بۆ هێزەکانی پێشمەرگە چ شتێکی نوێ بەدەست هێزەکانی پێشمەرگە گەشتووە چی دابین کراوە بۆ هێزی پێشمەرگە بنمونە پێم وابێت تا ئێستا درۆن یاخود فڕۆکەی بفڕۆکەوان هێزی پێشمەرگەنیەتی بەدەر لەمە چی دیکە دابین کراوە هێزی پێشمەرگە پێویستی بوو بێت و بۆیان بەردەست خراپێ ئەوە زیاتر لە ڕێی وەزارەتی پێشمەرگەوە بووە ئەوەی کە من ئاگادار بم بەڵێ چەک دراوە بە هێزی پێشمەرگە چەکی مامناوەند ئەوانەیە کە پێڵن چێکی پشتیوانی ئیسنات ئەوانە دراوە بە وەکو دۆشکا وەکو هەندێ تۆپ هاوان دووربینی حراری هەیە دووربینی حراری بەڵێ بۆ جەبهەکان ئەوانەی پێشەوەی بەرامبەر تیرۆریستان وەستاون ئەوانە دووربینی حراریان بۆ دابین کراوە هەندێ هامەر هاتووە و هەندێ ئامێری گواستنەوە وەکو ئۆتۆمبیل و مێگزەمینی ئەوانە ئەو لیوانە وەریان کردو کە سەر بە وەزارەتی پێشمەرگە لە ئێستا هێزی پێشمەرگە نەقسی چەک و پێداویستی سەربازی هەیە بەڵێ هەیەی ئۆکوچی ئەوە دیارە هەموو شتێ ناوترێ بەڵام وەک پێم وتی ساڵانی زوو لە کاتی شەڕی تیرۆریستانە کە خەڵک هاتۆ وەکو خۆبەخش بە چی خۆی بۆتە پێشمەرگە هێشتا هەرە و چەکەی خۆی پێ ئێمە نەمانتوانیەوە چەکی حکوومەت بدەین بە هەموو هێزی پێشمەرگە زۆرێک لەوانە تا کوێستا چێکی خۆیان پێ جگە لەوە جۆری چەکەکان وەکو پێویست نییە تاکو ئێستا کە دەبوو زیاتر بواە لەوە بەڵام ئەوانی وەزارەتی پێشمەرگە هەمووی چێکیان دراوەتی بەڵێ بەڕێز عەمید ئەحمەد لەتیف کە بەڕێزیان لە پرسیاوی ڕاگەیاندن و شیاری نیشتیمانی بۆن ڕاستەخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی من بوون زۆر سپاس بۆ ئامادەبوونت ماندوو نەبی خۆشویستان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون